گردی شمشارە یەکێکە لە شوێنەوارە هەرە گرنگەکانی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. چێوەکەی 330 بە 60 مەترە و بەرزیەکەی 90 مەترە. بەشی باشووری گردەکە 13 مەترە. لە دوو کاتی جیاوازدا پشکنینی تێدا کراوە. لە ساڵانی 1957 تا 1959 زاینی کۆشک و پەرستگای تێدا دۆزراوەتەوە. لەگەڵ 245 تابلۆی شوێنەواری نووسراوە کە زۆربەیان نامەن و بۆ کۆواری فەرمانڕەوای شمشارە نێردراون. بە پێی ئەو بەڵگانەی کە لە بەردەستماندایە بە تایبەتی بەڵگە تابلێتە قوڕینەکان کە ئەو نامە قوڕینانەی لە شمشارە دۆزراوەتەوە بە پێی ئەو بەڵگە نووسراوانەی کە لە دەقە ئیداریەکاندا هاتووە بە تایبەتی لە سەردەمی ئووری سێەم کە ساڵی 2112 تا 2004 پێش زاین ناوی شمشارە بە شوشرەم هاتووە و لە هەمان کاتیشدا لە سەردەمی پاشای فەرمانڕەوای پاشای شولگی کە لە دەقە بزماریەکاندا بە تایبەتی لە نامە قوڕینەکاندا لە دەقە ئیداریەکاندا کە هاتووە ناوی شمشارە بە شوشرو هاتووە واتە بە شوشرو ناوی دەرکردووە شمشارە کە ئەوەش وەکو بابەتێکی ئیداری وەکو بابەتێکی فەرمانڕەوایی کە لەو سەردەمەدا فۆکسی خراوەتە سەر وە لە دەقە ئیداریەکاندا بە شوشرو ناوی شمشارە هاتووە. مێژووی دروستبوونی ئەو گردە و نیشتەجێبوونی مرۆڤی لەسەری دەگەڕێتەوە بۆ 1600 بەر لە زاین تا سەدەی 14 زاینی خەڵکی لەسەر ژیاوە. ئیدی یەکەم جاری لەلایەن تیمێکی عێراقیەوە ساڵی 1955 تۆمار و ڕووپێوی بۆ کراوە. ساڵی 1950 بۆ 58 تیمێکی عێراقی و تیمێکی دانیمارکی بە هاوبەشی پێشەوەی بەنداوەکەی دوکان تەواو بێ کاری کنە و پشکنینیان بۆ ئەنجام داوە و 16 چینی نیشتەجێبوون چوونە خوارێ بە گردەکەدا. سەرەتای گردی شمشارەیە بۆتە وەکو دەبینین هەمووی پارچە گۆزەی شکاوە هەموو سەردەمەکانی تێدایە. مەسەلەن ئەوانە هەریەکیان بۆ سەردەمێکی دەگەڕێتەوە. ئەوانە مەسەلەن ئەوە لە زەویەکەیدایە مەسەلەن ئەوە پارچەی ئەوە بووە بلۆک یعنی خشتی سوورکراوە ئەوانە ئەوە پێدەچێ وەکو شتێک بۆ تێدا کوتان بوو بێ. ئەوانە ها پارچەی جوانە نەخشن ئەوانە هەریەکەی بۆ سەردەمێک دەگەڕێنەوە. مێژنووس و شوێنەوارناسی عێراقی تاباقر ماوەسا تاباقر دەڵێ لە شاخی کێوەڕەش لە ئەشکەوتێک لە ئەشکەوتەکانی باز دەکا ژیانی سەرەتایی ئادەمیزادی تێدا بووە. ژیان لەوێ بەردەوام بووە هەتا بەو ڕۆژ دەگات. دوایی کە ئادەمیزاد دابەزیەوە بۆ دەشت و لە ئەشکەوت هاتووتە دەرێ لەناو لە بیتوێن چەندین شوێنەواری بەجێماوە. دەشتی بیتوێن ئەرشیفێکی شوێنەواری گەورەیە لە ژیانی ڕابردووی ئادەمیزاددا. 40 گردی شوێنەواری هەیە سەرڕای نەحت و مۆنمنت و دیوار و پاژماوە 40 گردی شوێنەواری هەیە. لەو دەشتا یەکێک لە گردەکان شمشارەیە. شمشارە مێژوێکی دوور و درێژی نزیکەی 11,000 ساڵی هەیە. لە چەند شارستانیەتێکی جیاواز 16 چینی شارستانیت لەو ناوچێدا ئیدارەی شمشارەیان کردووە. ناوی شمشارە لەگەڵ
قەڵای هەولێر و لە نامەدێرینەکانی ئیمپراتۆریەت و دەسەڵاتە گەورەکاندا لەگەڵ شاری نووزی ئەوانە ناوی هاتووە یان یەکێک بۆ لە ئاوەدانی گرنگەکان بەپێی ئەو زانیارانەی کە لە لای من هەن زیاتر شمشارە کەمپێکی سەربازی بووە بەتابەت لە دەسەڵاتی ئاشوورەکان کەمپێکی سەربازی بووە نزیکەی 245 نامە لە شمشارەدا دۆزراونەتەوە بەشێکی زۆر لەو نامانە نامەی سەردەمی ئاشووریەکانن لەنا ئەو 245 نامەی سەردەمی ئاشووریەکاندا 50 نامیان باسی پاشایەکی محەلی منتیقەکە دەکات کە ناوی کوواری بووە ئەو پاشایە لێرە پێدەچێت پیاوێکی دەسەڵاتدار بوو بێ لەبەر ئەوەی لە ناو نامەکاندا باز لەوە دەکرێت کە چەند پاشایەک و چەند شانشینێکی دەوروبەری شمشارە هانایان بۆ بردووە بۆی کە بە فریایان بکەوێ بەڵگەکانی شمشارە ئەوە دەسەلمێنن نیشتەجێبوونی مرۆڤ لەم شوێنەدا دەگەڕێتەوە بۆ سەردەمی ژیان لە گوندی چەرمۆ واتە 6750 ساڵ پێش زاین پێدەچێت ئەو کاتە شوشراراش گوندێکی بچووکی ئاوەدان بوو بێت هەروەها گڵینەیەکی لە قوردروستکراویش لە گردی شمشارە دۆزراوەتەوە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی حەسوونە 5800 بۆ 5500 پێش زاین بەڵگەی دیکەش بوونی ئەو گۆڕستانە گەورەیەیە کە کەوتۆتە دەوروبەری گردی شمشارە لە 16 چینی مێژووی پێک دێت و کۆنترین چینیشی مەبەستم کۆنترین چین لەو 16 چینەی کە کنەو پشکنینی بۆ کراوە دەگەڕێتەوە بۆ سەردەمی خووری و سەردەمی ئاشووری ناوەڕاست کە بۆ 2000 یەکەمی پێش زاین دەگەڕێتەوە بۆ ئەگەر تەماشا بکەین زۆربەی زۆری و پاشمانێکە لە شمشارە دۆزراونەتەوە زیاتر بە دەست و بە قامیش دروستکراون واتە نەخش و نیگارەکانیان بە دەست و بە قامیش دروستکراوە یان تەنیا ڕوشێنراوە کەمترین ڕەنگی تێدا بەکار هاتووە ئەو گردە 330 متر درێژە 60 متر پانە 19 متریش بەرزە ئەوان کنەو پشکنینیان دەست پێ کرد لەوێ طبعا 16 چینی بەردەوامی ژیانی ئادەمیزادیان لەو گردە دەستنیشان کرد لە چینی یەکەم بۆ چینی سێم هی سەردەمی ئیسلامی تیاتۆمار کراوە لە چینی چوارەم بۆ چینی هەشتم چینی ینی سەردەمی ژیانی خووری و ئاشووری تیاتۆمار کراوە لە 9 بۆ 16 سەردەمی پێشمێژوی تیاتۆمار کراوە ئەوان کە کنەو پشکنینیان کردووە لە چینی پێنجەمی ژیانی بەرداوامی ژیان لە شمشارە لە ناو بینایەکدا لە ژوورێکی بیناکە دەکە بینایەکیان دۆزیەوە لە یەکێک لە ژوورەکانی بیناکەدا 150 خشتیان دۆزیەوە 150 تابلۆی نووسین کە نەک لە شوێنەکانی کە لە کوردستانیش تابلۆی نووسین کەم دۆزراوەتەوە گرنگی شمشارە لەوەدایە کە ئەو تابلۆیانە کە بە نووسینی مێخی لەسەری نووسراوە ژیانی ئەو ڕۆژگارەمان بۆ دەگێڕێتەوە کوردستان یان شمشارە پەیوەست دەکا بە دۆڵی میسۆپۆتامیا و لەگەڵ ئێران چەند هۆزێک شانشینیان هەبووە لەو ناوچەیە وەکو کاموم شیمیڕۆم لەگەڵ ئوتوم ئەوانە شانشین بوون یەکێک لە پاشایەکانی ئەو شانشینیانە ناوی لە نووسینە بزماریەکان داهاتووە کە ناوی کواری بووە کاتێک نیمچە سربەخۆ بووە
کاتێکیش سەر بە ئاشووریەکان بووە. ئەویش بەهۆی ئەوەی کە لە نامەکانی کە لە شمشارە دۆزراونەوە ناوی زۆر هاتووە. نامەکانی زیاتر بازرگانین، ئابووری و بازرگانین و هەندێکی نامەی ڕامیاریشیان تێدایە. لە ناو نامەکاندا هەندێک شت بە شازی بەدی دەکرێت. بۆ نمونە بۆ یەکەمین جار لەو نامانەدا باسی وشەی شمشاڵ ناوی هاتووە کەمە وەکو ئامێرێکی موزیکی لای ئێمە ناسراوە. باسی شوان دەکرێت کە شوان و شمشاڵ پەیوەندیەکی زۆر توندتۆڵیان پێکەوە هەیە. باسی شارستانیت دەکرێت، تەنانەت ئێستا گوندێک لەو دەڤەرەی دەوروبەری شمشارە ماوە کە بەناوی گوندی شارستێن. یعنی پێدەچێت ئەو ناوچەیەکی حەزارەی شارستانی زۆر گەورە بوو بێ و ئەو پەیوەندێک کە بە نێوان شوان و شمشاڵ لە بەرەوەی ناوچەکەی ئێمە ناوچەی کشتتوکاڵی بووە، بێگومان شوان و مەڕداری و ئاژەڵداری تێدا بووە و بێگومانیش هەتاوەکو ئێستا شوان بەبێ شمشاڵ ئیدارە ناکە. بۆیە بەپێ ئەو ڕێواتانەی کە لە لای من هەن باز لەوە دەکرێت کە لەو دەڤەرە شمشارە یەکێک بۆ لەو ناوچانەی کە هەمیشە کۆڕ و کۆبوونەوەی شمشاڵ ژەنەکانی منتیقەکەی تێدا بووە. ئەو سەرچاوانەی کە هەن بە تایبەتی لە بواری گۆزەگەریدا مێژووەکە پێمان دەڵێ ئەو گۆزەگەریە هی ئێرە نییە. لەبەر ئەوەی بەشێک لەو نەخش و نیگارانە بە قامیش دروست کراوە، واتە تەکنیکی ئیشکردنەکەی بە قامیش دروست کراوە. ئەو قامیش و ئەو جۆرەگڵە ئەو تەکنیکە هی فینیقیەکانە. فینیقیەکانیش سنووری جوگرافیان لەکوێیە؟ لە لوبنانە، ئیسرائیلە تا دەکاتە باکووری ئوردون و لەگەڵ باشووری سووریا. بۆیە لە ڕێگەی بازرگانیەوە ئەمە گەیشتۆتە شاری ماری کە لە سنووری سووریای ئێستا و عێراقی ئێستایە. لە سنووری ماریەوە کە جیرانی لە باکوورەکەی ئیمپراتۆریەتی ئاشووری بووە، کەواتە ئەم تەکنیکە گواسراوەتەوە لە فینیقیەکانەوە بۆ ماری، لە ماریەوە بۆ نینەوە، لە نینەواشەوە هاتووە بۆ ئێرە. ئەو تیمەی کە ساڵی 2012 هاتن بۆ کنەوە پشکنینی هەندێک شتیان دۆزیەوە وەکو مورویان دۆزیەوە، خەنجەری برۆنزیان چقۆی بۆنزیان دۆزیەوە، هەیکەلی منداڵێکیان دۆزیەوە لە گۆزەی دانێژراوە، خشتێکی نووسراویان دۆزیەوە جیالەوەکانی پێشتر، تایەی عەرەبانە گالیسکەیان دۆزیەوە. ئەوە ئاماژەیە بۆ ئەوەی کە لە شمشارە گالیسکە بەکار هاتووە. یعنی ئێمە پێویستمان بە لێکۆڵینەوەی زیاترە بۆ ئەوەی سەرڕای مێژووی ناوچەکە مێژووی خوارووی عێراق و سەرویش چونکە هەموو شتەکان پەیوەندن بە یەکەوە. یەکێک لەو خشتانەی دۆزیانەوە هەرچەندە ئەوەی 2000 ئەو لیژنەی کە 2013 هاتن لەو خشتە باسی ئەوە دەکات، دەڵێن نوێنەرێکی کاکموم و نوێنەرێکی ئەربیلۆ بەیەکەوە چوون سەردانی پاشایەکیان کردووە. ئەوانەی کە شارەزان لە نووسیندا
مێژوویەکیان تەرخان کرد بۆ دروستبوونی نووسین. بەڵام کاتێک کە نامەکانی شمشارە دۆزرانەوە ئەوە دەردەخا ئەوە ڕوون دەکاتەوە کە مێژووی ئەو نامانەی شمشارە ئەو تابلوانەی کە نامەنووسینەکان زۆر 1000 ساڵ بۆ 2000 ساڵ کۆنترن لەوەی کە زانایان لەسەر ئاسی جیهان مێژووی نووسینیان دۆزیوەتەوە. یعنی ئەو مێژوو نامانەی شمشارە بەلانی کەمەوە بۆ 5000 تا 6000 ساڵ دەچێت. خۆی لە شمشارە زیاتر لەو حەزارەتەدا، بەڵام نامەکانی ئەوەی کە تاوەکو ئێستا دۆزرانەوە بۆ زانیاری ئێوە ئەو کنە و پشکنیانەی کە لە گردی شمشارە کراون لە چەند ئاستێکی چینی سەرەوەی کراوە لەسەر ئاسە چینە کۆنەکەی ئەو شازە چینەی کە باز دەکرێت نەکراوە. ئەو شوێنانە زیاتر ئەوەی گردی شمشارە ژوور دەرکەوتن، ژووری لاکێشەیی چوارگۆشەیی، تەختەکانیشیان بە خشتی سوورەکراوەی لەگەڵ دروستکرا و کاشی وەک کاشی ئێستا کاشی کرابوون. بەڵام نەریتی هەموو تیمەبیانیەکان کە کاری کنۆ پشکنین دەکەن لە هەر شوێنێک، دوای ئەوەی شوێنێک کاری کنۆ پشکنینەکان لێ تەواو کرد بە قوڵی مەترونی وەک 2 مەتر چوونە خوارێ، دوای بە نایلۆن ژێرەکەی دادەپۆشن و بەگەڵ پڕی دەکەنەوە. بۆچی؟ بۆ ئەوەی تیمێکی کە هات دوای ئەوان لەدا ئایندەدا بزانێت کە ئێرە کاری کنۆ پشکنینی بۆ ئەنجام درراوە. بەشی زۆری خشتەکان تابلۆکانی شمشارە لەو سەردەمەیدایە کە پاشای ئاشووری نامەی ناردووە بۆ کواری. بەڵام بەداخەوە دوای فەرمانی فراوانخوازی دەسەڵاتی ئاشووری لەوە بەدەر بوو کە کواری بتوانێ بەو شێوەیە ژیان بەڕەکە هەجومیان کردە سەرێ و یەکێک لەوانەی کە لێی کۆڵدراوەتەوە ئەو لیژنەیە دەڵێن کۆشکەکەی سووتێنرا. هەتا کۆشکەکەی نەسووتێنراوە دەتوانی لەسەر نووسراوی تابلۆکانی شمشارە مێژوو دیاری بکەیت. بەڵام دوای ئەوەی کە وڵاتەکەی داگیر دەکەوێت کۆشکەکەشی دەسووتێنرێ، لێرەدا مێژوەکە بێدەنگە، مێژووی شمشارە بێدەنگە کۆتایی دێ. دواتر لەسەر نامەکانی نووزی کە لەوێش کۆمەڵێک تابلەی زۆر دۆزرایەوە دەکرێت مێژووی ناوچەکە لەوێوە وەربگری. بەپێی ئەو بەڵگانەی کە لەبەر دەستدان لێرە کەشی ئاینی برەوی هەبووە، کەشی ئاینی. جا ئەم کەشە ئاینیە بە تایبەتی ناشتنی مردوو لە ناو گۆزەدا، بە تایبەتی گۆزە هێلکەیەکان، چکە زۆربەی زۆری ئەو گۆزانەی کە بۆ مردن بەکارهێنراون گۆزەی هێلکەین. و لە هەمان کاتیشدا ئەو گۆزانەی کە بۆ خۆراک هەڵگرتن دروستکراون گۆزەی لولەچین، واتە گەورەن کە مرۆڤ دەتوانێت بە ئاسانی بچێت لە ناویاندا دابنیشێ، کە ئەوانە ئەو گۆزانەیان بە تایبەت لە چێشخانەکاندا داناوە. وە شتێکی لە هەمووشی گرنگتر ئەوەیەکە ئەو چێشخانانە هەمووی بە کاشی مۆزاییکی ڕووپۆش کراوە. بەپێی ئەو زانیارانەی کە لای من هەن، کۆڕی ئەو شمشاڵژەنینانە بۆ 2 مەبەست بەکارهێنراوە. مەبەستێکیان مەبەستی تەقسە ئاینەکە، سروتە ئاینەکان بووە، مەراسیمە ئاینەکان بووە کە لەو منتیقێدا بەپێی ئەو ئاینانە ئیدارە دراون و بەڕێوە چوون. مەبەستێکی تریشیان بۆ مەراسیم و مناسبە کۆمەڵایەتیەکانی ناوچەکە بووە و بۆ ئەوە بووە کە بە درێژای مێژوو بەتایبەت لەو منتیقەیە چالاکی کۆمەڵایەتی
بە تایبەت ئەوەی پێ دەڵێن شەوانە چالاکی شەوانە لەو ناوچێدا هەتاوەکو ئێساش درێژەی ماوەتە لە ناو عشیرەت و خێڵە جیاوازەکاندا هەموو سەردەمەکاندا گردی شمشارە خەڵکی لەسەر ژیاوە پێدەچێ هەندێک شارستانیەتی وەکو مەسەلەن ساسانی ئەشکانی هەخامەنشینی میدی ئەوەش هەر هەبێت چکات دەڵێن ڕایەکەیە دەڵێ ئەو تیمە عێراقی کە ساڵی 58 هاتووەیشی لێ کردووە یەکێکیان ناوی عەبدولقادر تکریتی بووە ئەوانە بەهۆی ڕەگەزپەرستیان کەلوپەلیشتی میدیان دۆزیوەتەوە لە گردی شمشارە بەڵام تێکەڵیان کردووە لەگەڵ ئاشووری بۆی نەزانن کە ئێرە سەر بە میدیا بووە. زۆربەی زۆری ئەو پاژماوانەی هەن نەخشی دەستی نەخشی پەنجەن هێندێکیان بە پەنجە کراوە هێندێکیان بە ڕووشاندن کراوە و نەخشەکانیش زۆر بیدائین نەخشەکان چەند دابش دەبن یا باوڵین پۆلێن دەکرێن بۆ چەند بەشێک یەکێکیان نەخشی متەکەرر واتە نەخشی دووبارە کە لە نەخشە ئەندازەیەکاندا زۆر ئەوە دەبینین بە تایبەتی نەخشی پاقلاوەیی و پاقلاوەی یەکتر بڕ و سێگۆشەی یەکتر بڕ و چوارگۆشە و لاچێشەی یەکتر بڕ لە ژێریدا دوو هێڵ سەر و بەری کردووە بەڵام بە دوو هێڵی خوار و خێت نەک دوو هێڵی ڕێکی جوانی بازنەی و لە هەمان کاتیشدا بە قامیشیش کونی قامیش کون کراوە کە ئەو تەکنیکە بەس فینیقیەکان بەکاریان هێناوە کە قامیش بەکاربێنن بۆ نەخشی سەر گۆزە هەمان ئەو نەخشە لەسەر بخوردانەکەشدا هەیە بخوردانی پەرزگاکان کە بە ڕسمی بزنەچێوی و سەریشی بخوردانە و لە سەری بخوردانەکە قەڵایەکە دروستکراوە بخوردانەکە لە شێوەی قەڵا دروستکراوە لەسەر پشتی بزنەچێویەک بە هەمان شێوە هەمان ئەو بازنەی قامیشە لەسەر بخوردانەکانیش دەبینی یەکێک لە خشتەکان لە نووسراوە ئەو تابلۆی نووسراوە باسی ئەوە دەکا دەستگایەکیان هەبووە بەو دەستگایە ئاویان لە زەیەکەوە هەڵداوەتە سەرەوە کشتتوکاڵیان پێکردووە یعنی لێکۆڵینەوەی ئەو خشتانە هیوادارم بۆ داهاتوو بتوانرێت بەوردی لیان کۆڵدرێتەوە ئەوانە ئەو نووسراوانە ئەو تابلۆ نووسراوانە ژیانی ئەو سەرداوەمان بۆ دیاری دەکەن